شەقامێک لە بەغدا بە کۆکەرەوەی نووسەران و ڕۆشنبیران و خوێنەرانی عێراق دادەنرێت. ئەم شەقامە ناوی شەقامی متەنەبیە، گەورەترین بازاڕی کتێبە لە عێراق و یەکێکە لە دیارترین شەقامە ڕۆشنبیریەکانی ناوچەکە. مێژووی ئەم شەقامە دەگەڕێتەوە بۆ سەردەمی عەباسیەکان و ئەو کاتە ناوەندێک بووە بۆ نووسەران و شاعیران. لە ساڵی 1932 ئەم شەقامە بە فەرمی ناوی متەنەبی لێنرا، ئەویش لەسەر ناوی ئەبوطەیب المتەنەبی کە شاعیرێکی دیاری عەرەب بووە. خەڵکی زیاتر لە ڕۆژانی هەینی و پشوودا ڕوودەکەنە ئێرە، چونکە چالاکی، هونەری و ڕۆشنبیری جۆراوجۆر و زیاتری تێدا ئەنجام دەدرێت. جگە لە کتێب ئەم شەقامە چەند شوێنێکی مێژوویش لەخۆ دەگرێت. یەکێک لەو شوێنانەش چایخانەی شابەندەرە کە مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 زاینی. ئەوەی بێتە متەنەبی دەبێت سەردانی ئەم چایخانەیەش بکات.